بینەرانی بەڕێز دار شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم دیارە باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە ڕووماڵکردنی ڕووداوەکانی ئەمڕۆی شاری کەرکووک وەکو دەزاندرێ لە بەیانی زووی ئەمڕۆکەوە کوردستان 24 لە ڕێگەی تیمەکانی تایبەتی خۆیەوە ڕووماڵی ڕووداوەکانی ئەمڕۆی شاری کەرکووکی کرد بەپێی ئەو هەموو لێدوانانەی کە لە بەرپرسانی ئەمنی و ئیداری شاری کەرکووکەوە لە ماوەی ئەم چەند سەعاتەی ڕابردوودا وەرمان گرتووە دیارە ئۆپراسیۆنەکانی هێزەکانی ئاسایش و هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەرەو کۆتایی دەڕوا لە سەدا 95 تەواوی ئەو شوێنانەی کە چەند چەکدارێکی داعش دزایان کرد بۆ نێو شاری کەرکووک بە تەواوەتی کۆنتڕۆل کراونەتەوە ئێستا ئەو لە سەدا پێنجەی کە وەک ئەوان باسی لەوە دەکەن خەریکی پاکردنەوەنەوە ئێمە لە چوارچەوەی پرۆگرامی باسی ڕۆژدا هەم ڕووماڵی ڕووداوەکە دەکەین کە ئەوەی ئێستا لە شاری کەرکووک ڕوودەدا هەمیش لەگەڵ میوانەکانم کە بەڕێز خالید شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەڕەکی عروبەی شاری کەرکووک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێ هەروەها لە نێو ستۆدیۆش میوانەکەم لیوە ڕوکن بەختیار محەممەد ڕاوێژکاری سەربازی لە وەزارەتی پێشمەرگەی کوردستان ئەویش بە هەمان شێوە لەگەڵمان دەبێت پێم باشە سەرەتا لە بچینە شاری کەرکووک ڕاستەوخۆ لە لای خالی شوانیەوە دەست پێ بکەین بەڕێز خالید خوێندنەوەتان بۆ ڕووداوەکانی ئەمڕۆی شاری کەرکووک چییە؟ بۆچی داعش ئەمڕۆ کەرکووکی کرد بە ئامانج؟ دیارە داعش زەختێکی زۆری لەسەر دوای دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکانی ڕزگارکردنی مووسڵ و هەروەها خۆئامادەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ڕزگارکردنی حەویجە و منتیقەکانی باشووری کەرکووک بۆیە لە سەرەتاوە ئێمە بۆ چوونمانوا بووە داعش ناتوانێت سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ببڕێ و بێتە ناو کەرکووکەوە و خاکەکانی خاکی کەرکووک داگیر بکە بۆیە ڕەنگە لە ناوخۆی کەرکووکەوە هەوڵی لەو شێوەیە بدەن ئاشوبەی ئەمنی دروست بکەن و کۆنتترۆلی چەند دام و دەستگایەک یا چەند بینایەک بکەن یا چەند منتیقەیەک بە تایبەتی ئەو منتیقانەی کە ئەوان خەڵک متعاتفە لەگەڵیان و ڕەنگە شانەی نووسیان هەبێ ئیتر ئەمە چەند جارێکی تر لەم شێوەیە کردویانە بەڵام ئەمەی ئەم جارە گەورەترە و زیاتر لە شوێنێکیان داگیر کردبوو بەڵام بە بوونی هێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هێزی ئاسایش بەرگری و فریاکەوتن هێزی پۆلیس هێزی دژە تیرۆر ئەمانە بەتوانیان زوو کۆنتترۆلی بارودۆخەکە بکەن و لە داعش لە حاڵەتی هجووم و هێرشبردنەوە بخەنە حاڵەتی دیفاعەوە و دواتریش زوو بەهانەهاتنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزێکی زۆر کە لە ناو شاری کەرکووک بەڵاوی کردووە و هەموو ئەو گەڕەکانەی کە جێی مەترسین بۆ نمونە عروبە مەمدودا حیل ئەسرە و مەفقودین و حەت حوزەیران حیل واستی ئەم منتیقانە هەمووی ئێستا لەژێر دەستی لەژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەی کوردستانە هێزێکی زۆر بەڵاوی کردووە و ئەم ناوانەی کۆنتترۆل کردووە هەموو جێگە حساسەکانی کۆنتترۆل کردووە بۆی بتوانرێ ئەوەی ماوە لە ماوەیەکی کووردا حەسم بکرێ و ئەوان نتوانن هەوڵێکی تر بدەنەوە کە وەزعی ناوخۆی کەرکووک تێک بدەن. بەڵێ بەڕێز خالید دیارە ئێمە لەگەڵ بەرپرسەکانی ئەمنی لە شاری کەرکووک ئەمڕۆ لە تەواوی ڕووماڵەکەی خۆماندا قسەمان لەگەڵکردن زۆربەیان باسییان لەوە دەکرد کە ئەوان ئاگاداری ئەوە بوونە لە ئاگاداری جموجۆڵەکانی داعش بوونە و بەوەیان زانیوە کە داعش پلانی هەیە کردداری تیرۆریستی لە نێو شاری کەرکووک ئەنجام بدە بەڵام پرسەر لێرە ئەوە دروست دەبێت لە کاتێکدا کە زانیاری هەبێت لە جموجۆڵی داعش چۆن دەکرێت ڕێگا بدرێ بە داعش بێتە نێو سنتەری شاری کەرکووکەوە. دیارە بە هەموو دام و دەستگا ئەمنیەکان و بەرپرسی دەستگا ئەمنیەکان ئەوە دووپاتەکەنەوە کە معلوماتیان هەبووە لە ماوەیەکی زۆر پێش ئێستاش کە هێرشی لەم شێوەیە داعش بەتەمایەوە ئەگەر معلوماتیش نەبێ ئەمە متەوەقعە کە زەختێکی زۆر لەسەر داعشە لە منتیقەکانی تر ئەوان بیانەوێ هەندێک بە تایبەتی کە هێزی زۆر لە کەرکووکەوە ڕەوانەی مووسڵ کرا ئەمان هەوڵ بدەن وەزعێکی ئەمنی لەم شێوەیە لە شاری کەرکووک بخڵقێنن ئەوان ناتوانن کۆنتترۆلی شاری کەرکووک بکەن کەرکووک داگیر بکەن چ لە سنگەرەکانی هێزی پێشمەرگەوە چ لە ناو شاری کەرکووک لە هەر جێگایەکی تر ئەم وەزعانە ببووە لە هەر شارێکی تری خواروی کەرکووکەوە خەڵک ڕەنگە هەموو شارەکەی چۆڵ بکردایە بەڵام لێرە ئەوەی جێ دڵخۆشیە هەموو هاوڵاتیانی کەرکووک خۆیان لەگەڵ هێزە ئەمنیەکانە
ڕوبەڕووی داعش بوونەوە چەندین شەهیدیانیش داوە ئەمێنێتەوە سەر پرسیارەکەی تو کە معلوماتە هەبووە بەڵێ معلوماتەکان ئەوان بەیەمیان ڕاگەیاندووە معلوماتیان هەبووە بەڵام ئێستا ئەولەویەتی ئێمە ئەوەیە کە بتوانین بارودۆخەکە کۆنتترۆلکەین وەزعەکە ئاسایی بکەینەوە دواتر ئەم بابەتانە ئەکرێ لە لیژنەی ئەمنی کەرکووک مناقەشە بکرێ و پێویستە ئەو کات قسە لەسەر ئەم وەزعانە بکرێ ئەوەی هەیە ئێستاکە پێویستە حادیسەکە ڕووی داوە معلومات هەبووە بەڵێ پێویستە ئەولەویێت ئەوە بێ ئێستا لە ئێستادا کۆنتترۆلی وەزعەکەکەینەوە دواتر لەسەر ئەم بابەتانە و ئەم پرسیارانە و ملاحەزاتەکانی تر کە هەیە هەڵوەستەی لەسەر بکرێ و بڕیاری پێویستی لەبارەوە باش دیارە پرۆگرامەکەی ئێمە ماوەکەی 50 خولەک دەبێ دیارە بەڕێزیشتان بە پێوە وەستاون ناچارم زۆربەی پرسیارەکانم لە بەشی یەکەمی باسی ڕۆژدا بۆ بەڕێستان بێ بۆ ئەوەی زێدەترین زانیاری وەرگین و زێدەتر ئێوە ماندوونەکەین بەڵام پێم باشە باسدەوە بکەین ینی دیارە لە تەواوی سنوورەکاندا هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەبوونی هەیە بەرگری دەکات لە پاراستنی پارێزگای کەرکووک پرسیار لێرەدا ئەوەیە ئەو تەرمانەی کە کەوتۆتە دەستی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایش و ئەمنی شاری کەرکووک وا پێدەچێ ئەو چەکدارانە لە دەرەوەی سنووری کەرکووکەوە هاتنە ناو سنتەری شاری کەرکووکەوە بە بۆ چوونی ئێوە ئەم چەکدارانە چۆن دزەیان کردووە بەپێی معلوماتەکانی من هێزەکانی دژە تیرۆر و هێزەکانی ئاسایش هەندێک لەو کەسانەی کە بەشدار بوونە لە لەم کردەوە تیرۆریستیە دەستگیر کراون و ئێستاکە لێکۆڵینەوەی وردیان لەگەڵاکەن و هەردوو ئەگەرەکە هەیە هەندێکیان ڕەنگە لە دەرەوەی کەرکووک هاتبێتن معلوماتەکان وایە و هەندێکیشان شانە نستۆکانی داعش بن لە ناو شاری کەرکووک و هەندێکیان لەگەڵ نازیحەکانە هاتبێتنە ناو شاری کەرکووک و لە هەر جەیەکەوە ئەمە وەکو وتم ئەولەویەت ئێستاکە کۆنتترۆلی بارودۆخەکە بکرێ بەڵام دواترە بێمە هەمووی لێکۆڵینەوەی لێ بکرێ چۆن هاتوونە لەکوێوە هاتوون پێچێ هەندێکیان هێزی ئەو هێزە تیرۆریستیە بن کە لە دەرەوە شاری کەرکووک هاتوون و بەو وێنانە و بەو کەسانی کە کوژراون تەرمەکانیان لەژێر دەستی هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی تردایە ئەمانە لە دەرەوەی کەرکووک هاتبێتن بۆیە ئەمانە هەمووی ئەبێ لێکۆڵینەوەی لەسەر بکرێ و لە کاتی خۆیدا بە پێی پێویست کاری لەسەر بکرێ باشە بە پێی زانیارەکانی ئێمە ژمارە ئەو چەکدارانەی کە هاتوونەتە نێو شاری کەرکووک یاخود لە نێو شاری کەرکووک بوونە ژمارەیان ئەوەندە زۆر نییە کە ئامانجیان کۆنتترۆلکردنی شاری کەرکووک بوو بێ پێ دوایە ئامانجی داعش بۆچی بووە کە بەم ژمارەکەمە چەکدارە هەوڵی داوا بێتە نێو شاری کەرکووکەوە وەڵام بە بۆچوونی من دروستکردنی وەزعی بارودۆخێکی ئەمنیە کە سەرنجی دنیا بەلای خۆیانە ڕابکێشن دوایەوەی کە گورزی کوشندەیان لێدراوە چ لە مووسڵ چ لە منتیقەکانی تێر و ئەیانەوێ هەم هێزە ئەمنیەکان و هەم هێزی پێشمەرگەی کوردستان مەشغوڵ بکەن و هەم بیانەوێ وا نیشانی بدەن کاوان هێشتا توانای ئەوەیان ماوە وەزعی ئەمنی تێک بدەن و بتوانن مەشاکل دروست بکەن بۆ ناو کەرکووک ئەمە ڕەنگە هەدەفە سەرچیەکەی ئەوان بێ و بۆیە هەر بەم شێوەیەش کاریان کردووە لە ئەوان ڕەنگە ویستی بێتیان هەندێک لە منتیقە عەرەبیەکان ئەزانن منتیقە کوردیەکانیان پێ کۆنتترۆل ناکرێ و ناتوانن بەو هێزەوە بتوانن کەرکووک داگیر بکەن هێزی زۆر گەورەتر هجومی زۆر گەورەتریان لەمە ئەنجامدا بەڵام بێنەتیجە بوو لە بەرامبەر بەرگری قارەمانانەی هێزی پێشمەرگەی کوردستان نەیانتوانی بستێک لە خاچی کەرکووک داگیر بکەن ئێستا یانەوێ بەم شێوەیە کە لە ناوخۆی کەرکووکەوە ئەگەر پێیان بکرێ هەندێک منتیقە عەرەبیەکان کۆنتترۆل بکەن ئەگەر چی سنووری پشتەوەی کەرکووک هەمووی بەدەستی هێزی پێشمەرگەی کوردستانەوەیە ئەوان ئەو حەقیقەتە ئەزانن بەڵام ڕەنگە مەبەستی سەرەکییان ئەوە بێ ئەوە نیشان بدەن کە هێشتا توانای ئەوەیان هەیە بتوانن بارودۆخی کەرکووک یا هەر جێگایەکی تر تێک بدەن زیاتر ئەو ڕیسالەیەیان هەیە نەک لەوەی ئەوان لە توانایاندا هەبێ بتوانن هیچ منتیقەیەک لە منتیقەکانی کەرکووک کۆنتترۆل بکەن ئەوە بۆ سەعاتێک 2 سەعات 10 سەعات 24 سەعاتش کۆنتترۆلیان کرد دواتر نەتیجەیەوە ئەبێ نەتیجەیان کۆتایی هێنانە لەسەر دەستی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ئەمنیەکانی تری ناو شاری کەرکووک باشە زۆربەی بەرپرسەکانی ئەمری لە شاری کەرکووک کە بۆ کوردستان 24 ئاخاوتن قسەیان کرد گلەی ئەوەیان دەکرد کە هەر کاتێک کەسێک بە تۆمەتی تیرۆر دەگیرێ و
بەڵگەی ئەویان لا دەبێت کە دەستی هەبووە لە کردداری تیرۆری ئەو کاتەی کە ڕەوانەی دادگا دەکرێت بەو پێی کە دادوەر لە پێکاتەی عەرەبە سۆزی لەگەڵ کەیسەکان هەیە ئازاد دەکرێن بۆ ئەمانە یعنی بۆ ئەم پرسە چۆن دەکرێت چارەسەر بدۆزرێتەوە ئایا لە داهاتوشدا ئەم کێشانە بەردەوام نابن؟ وەڵام یەکێکە لە مشکلە ئەمە یەکێکە لە مشکلە گەورەکانمان لەگەڵ دادگای عێراق بەگشتی و دادگای کەرکووکیش بە تایبەتی زۆر جا ئەمان کاتێک ئیرهابیەکە گیرە لەلایەن دام و دەستگا ئەمنیەکانەوە بە شێوەیەک مامەڵەی لەگەڵەکەن کە ئەمە ئیرهابی نەبێ و دەیان خەڵکی نەکردبێتە ئامانج و خەڵکی شەهید نەکردبێەوە سیارەی نەتەقاندبێتەوە یا کردەوەی تیرۆریستی نەکردبێەوە خەڵکی کوردی خەڵکی شاری کەرکووکی نەکردبێتە ئامانج بە شێوازێک مامەڵی لەگەڵاکەن کە هەندێکیان زۆر جار دەرەکرێن وایە هەندێکیان سجن بوونە و لە دوای دەرچوونیانیش جارێکی تر ئەمانە پەیوەندی بە گروپە تیرۆریستەکانەوە بەستنەوەەوە لە کاری تیرۆریستی بەشداریەکەن لە شاری کەرکووکدامەیەکێکە لە مەترسیەکان مەترسی تریشمان زۆرە کاکە کامەران هاتنی ئەو هەموو نازیحە زۆرە بۆ شاری کەرکووک و لە ڕووی ئینسانیەوە هێزی پێشمەرگەی کوردستان و حزبە کوردستانیەکان تەمەشایانەکەن و باوشیان بۆکەنەوە بەڵام ئەوان لە ڕێگای ئەو نازیحانەوە لە ڕێگای ئەوانەی کە دێن بۆ ناو شاری کەرکووک شانەی خۆیان تیرۆریستی ئەنێرنە ناو شاری کەرکووک و شانەی نوێ دروستەکەن مەرزنی ئامانەی ئەم کردوانیان کردبێ پێشتر ئەوە کرابێتن حکم درابێتن گرنگ من بەڕێی من کاتی ئەوە هاتووە دام و دەستگا ئەمنیەکان حاسمتر بێگوێردانە هەندێک ڕێوشێنی کە بیگرنە بەر پێویستە حاسم بن لە ناوبردننی و ڕیشەشێشکردنی تیرۆر لە شاری کەرکووکدا لەبەر ئەوەی ناکرێت یەکێک ئیرهابی بێ و تێوە گلابێ لە تەقینەوە و لە کوشتنی هاوڵاتیانی کەرکووک دواتر بە بڕیارێکی دادگا کە ڕەنگە هاوسۆز بێ لەگەڵ بیر و بۆچوونەکانی ئەو گروپە تیرۆریستیانەدا بەرەڵا بکرێن و دواتر هەڕەشە بۆ سەر ژیان و بۆ سەر ئەمنیەتی شاری کەرکووک دروست بکەن بەڕاستی ئەمانە کۆمەڵی خەلەل هەیە پێویستە لەمە دو چارەسەر بکرێ بۆەوەی ئەم جۆرە ئەحداسانە ئەم جۆرە کردەوە تیرۆریستیانە دووبارە نەبێتەوە. باشە ئێستا قسەی زۆر لەسەر شارۆچکەی حەویجەیە کە باز دەوە دەکرێت حەویجە بۆتە گرفتێکی گەورە بۆ ئاسایشی شاری کەرکووک پێتان وایە هۆکار لە دواخستنی ئازادکردنی ئەو شارە لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە بۆچی دەگەڕێتەوە ئایا کاتی ئەوە نەهاتووە کە دەبێ حەویجە ئازاد بکرێ؟ حەویجە پێچێ بڕیاری سیاسی هەبێەوە هەندێک کێشەی سیاسی هەبێ کە تاکو ئێستاکە ڕزگار نەکراوەوە هۆکاری سەرەکیش بەغدا مقەسرە لەوەی کە تا ئێستا تەنسیقێک و ڕێکەوتنێکی پتەوی لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان نەکردووە بۆ ڕزگارکردنی حەویجە زیاتر تەرکیز کراوەتە سەر مووسڵ هەتا حەویجە ڕزگار نەکرێ هەڕەشە لەسەر کەرکووک هەرەمێنێ و حەویجەش ڕزگار بکرێت لە دوای نەمانی داعشش چۆن لە ساڵی 2023 تاکو هاتنی داعش حەویجە هەڕەشە بوو لەسەر کەرکووک بۆ بەبەردەوام کردەوە تیرۆریستیەکان سیارە بۆم ڕێژکراوەکان لە حەویجەوە ئاراستەی کەرکووکە کراوە تەقێنرانەوە بە هاوڵاتیانی کەرکووکیان شەهیدە کرد لە داهاتوشدا حەویجە هەر ئەو مەترسیەوە مۆڵگەی گروپە تیرۆریستەکانە بێ بەڵام لە ژێر ڕەنگە ناونیشانی تر و جیاوازتردا ئەمەوە ئەکاکە مەترسی هەبێ بەڵام ئەبێ ئەوەش بزانین لە ناوخۆی کەرکووکیشدا بە تایبەتی لە هەندێک لەم گەڕەکە عەرەبیانە پێچێت تاکو ئێستاکە دەرسی ئەوەیان وەرنەگرت بێت داعش چ مەترسیەکی تەنانەت بۆ سەر عەرەبی سونەش دروست کردووە تا ئێستاکە هاوسۆزی و هاو هەڵوێستی یا هەیە لەگەڵ هەندێک لەو گروپە تیرۆریستیانە بینیمانە کاتێکە ئەم گروپە تیرۆریستیانە لە هەندێک جێگایان کۆنتترۆل کردبوو لە ناو شاری کەرکووکدا هەندێک شانەی نووسوو و هەندێک هاوڵاتیانی عەرەبی ئەم شارەش لەگەڵ ئەواندا هێرشیان کردوتە سەر هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ئەمنیەکان بۆیە پێویستمان بەوەیە هەم حەویجە زۆر ڕزگار بکرێ و ڕێوشێنی تند بگیرێتە بەر لە دوای ڕزگارکردنی حەویجەش بۆی حەویجە ئەو مەترسیانەی حەویجە بۆ سەر کەرکووک نەمێنێ و منتیقە عەرەبیەکانی تری باشووری کەرکووکیش و هەم لە هەمان کاتیشدا ئەم لایەنانەی و ئەم کەسانەی ئەم هاوڵاتیانەی کە لێرە هاوسۆز و هاو هەڵوێست و هاوبیرن لەگەڵ داعش و هاوشێوەکانی داعشدا ئەبێ بە حاسمی و زۆر بە توندی مامەڵیان لەگەڵا بکرێ چونکی ناکرێ
تا ئێستاکە ئەمان لە ژێر سایەی پاراستنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ئەمنیەکانی کەرکووکدان ئەم جەوە استغلال بکەن بۆ ئەوەی هەر کاتێک دەرفەتیان بێ هاو هەڵوێست بن و هاوسۆز بن لەگەڵ داعشداوە پەلەماری هێزی پێشمەرگەی کوردستان یا هێزە ئەمنیەکانی کەرکووک بدەن. باشە بەر لە سەعاتێک بەر لە کاتژمێرێک زانیاری ئەوەمان پێگەیشت کە لە سەدا 95 تەواوی پارێزگای کەرکووک لە بوونی چەکدارانی داعش پاک کراوەتەوە. دوا زانیاری لای تۆچیە بە تایبەت کە بەڕێستان لە گەڕێکی عروبەن لە گەڕێکێکی عەرەبنشینن لە شاری کەرکووک و وەک دەبیندرێ ئێمە دەیبینین ینی تا ڕادەیەکی زۆر ئارامە. گەڕێکی عروبە مەمدوودە حەی نەسر ئەم منتیقانەی کە ئێستا ئێمەی لێین بە تەواوەتی ئارامە. ڕاستە سەر لە بەیانی ئەمڕۆ چەند تیرۆریستێک توانی بیان چەند بینایەک لە ناو عروبە کۆنتترۆل بکەن لە ناو چەند ماڵێکی شابن، بەڵام دواتر لەلایەن هێزە ئەمنیەکانی کەرکووکەوە کوژران و کۆنتترۆل کران. ڕەنگە هەندێکیان هەڵاتە بێتن بەرەو منتیقەکانی خواروتری کەرکووک، بەڵام ئەم منتیقانە بە تەواوەتی لە ژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەی کوردستانایە. لانی کەم منەمەوێت ئەوە بە هەم لە ڕێگای کوردستان 24ەوە بە هەموو هاوڵاتیانی کەرکووکی ڕابگەێنین کە هێزی پێشمەرگەی کوردستان هەموو منتیقەکانی کە جێی مەترسین دابش کردووە لە بەسەر چەند محوەرێکە. ئێرە بۆ نمونە محوەری عروبە و مەمدوودە و حەی نەسر و منتیقەکانی تر چەندین هێزێکی زۆر بەرفراوانی هێزی پێشمەرگەی کوردستانی لێ بە هەمان شێوە حیل عسکەری و منتیقەکانی تر و دۆمیس و حیل واستی هێزی تەنیا ئەکتیفامان نەکردووە بە هێزی ئاسایش و دژە تیرۆر و بەرگری و فریاکەوتن، بەڵکو لیواکانی هێزی پێشمەرگەی کوردستان بە ئالیاتی عسکەری شەوە هاتوونەتە ناو شاری کەرکووک و لە هەموو کونج و کۆڵانەکانی شاری ئەم منتیقانەیان کۆنتترۆل کردووە و بارودۆخەکە بە تەواوەتی لە ژێر کۆنتترۆلدایە. هەندێک جێگا ماوە لە خواروی کەرکووکەوەی کە تووەڵەی لە سەتا دەیما بێ لە 90 کۆنتترۆل کراوە، ئەوەش لە چەند سەعاتێکی داهاتوودا لەلایەن هێزە ئەمنیەکان و هێزی پێشمەرگەی کوردستانەوە کۆنتترۆلەکرێ و ئەگەر ئەو جێش کۆنتترۆل نەکرابێ، بەڵام لە ژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەی کوردستاندایە کە گەمارۆی ئەو گروپەیان داوە چەند کەسێکن و بە ئاسانی ئەتوانرێ لە چەند سەعات لە ماوەیەکی کووردا ئەوەش حەسم بکرێ و پاک بکرێتەوە و ئەو تیرۆریستانە بکوژرێن. باش زۆر جار ینی بەرپرسانی ئەمنی باسییان لەوە دەکرد کە ئۆپراسیۆنەکانیان لە دژی چەکدارانی داعش لە ماوەی نزیکی داهاتوودا کۆتایی پێدێ، بەڵام وەکو دەبینرێت تاوەکو ئێستا بەشێک ینی ژمارەێک لە چەکدارانی داعش بوونیان هەیە. بەپێی زانیاریەکانی ئێمە ینی دەگوترێ کە یەکێک لەو هۆکارانەی وای کردووە ئەو ئۆپراسیۆنە دوا بکەوێ ئەوەیە کە چەکدارانی داعش خەڵکی سڤیل وەک قەڵغانی مرۆیی بەکار دێن و هێزەکانی پێشمەرگە و ئاسایش بۆ ئەوەی زیان بە خەڵکی سڤیل نەگا، بۆیە ئۆپراسیۆنەکە بە وردی جێبەجێ دەکەن. ئەمە هەتا چەند ڕاستە؟ هەندێکی پەیوەندی بەوەیە ئەمانە هێزی خۆکوژن لە کاتی نزیکبوونەوەی هێزەکاندا خۆیان نەتەقێنەوە و چەندین کەسیان خۆیان تەقاندوێتەوە و چەندین کەسیان پێشەوەی خۆیان بتەقێنەوە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە کوژراون و دەرکەوتووە حیزامی ناسف و خۆیان بۆ خۆتەقانەوە ئامادە کردووە و هەندێکیان بە تایبەتی لەو جێگایانەی کە منتیقەی دانیشتنی خەڵکن ئەوە هەندێک خەڵکی سڤیل لەوێ ئەژێ، بەڵام کەسیان بە بارنتە نەگرتووە، بەڵام خەڵکی سڤیل لەو منتیقانە ئەژێ، بۆیە زەخت ناکرێتە زۆر زەخت ناکرێت بۆ ئەوەی نەک ئەوان ئەو خەڵکانە وەکو دروعی بەشەری بەکاربێنن و ئەمانەش ناکرێت شەهید بکرێن. بۆیە هێزە ئەمنیەکان بە وردی و بە حەزەریەوە مامەڵە لەگەڵ بارودۆخەکەیاکەن، بەڵام کۆنتترۆلی وەزعەکەیان کردووە و ئەتوانن بە ئاسانی کۆنتترۆلی بکەن. ئەمە وای کردووە هەندێک لە ئۆپەراسیۆنەکە تاخیر ببێ، بەڵام گرنگەوەیە کۆنتترۆل کراوە بارودۆخەکە و لە ئێستادا ئەوان لە ژێر ئەوەن کە لە چ لەحزەیەکدا اقتیحام بکرێەوە ئەو منتیقەیەش ڕزگار بکرێت. باشە بەدەر لەوەی کە هێزی ئاسایش و هێزی پێشمەرگە و خەڵکی خۆبەخش بەشداریان لەو ئۆپراسیۆنەدا کردووە، ئایا فڕۆکەی جەنجی ینی چەند زانیارێکە بوو فڕۆکەی جەنجی هاوپەیمانانیش چەند شوێنێکیان پێکاوە؟ ئەوەندەی من ئاگدار بم لە مووقعێک عسر بڵێ فڕۆکانی هاوپەیمانان
هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی دژە تیرۆر بوون بەڵێ لە چەندجەیەکیان یەکێک لە مۆڵگەکانیان بردومان کردووەوە تەسیری گەورەی هەبوو بۆی بتوانن هێزەکانی ئەمە بچنە پێشەوە ئەمە لە لایەک لایەکی تر هێزەکانی ئاسمانی عێراقیش بۆ حیمایەی جەبهەکان و بەرەکانی جەنگ ئامادەن و لەسەر خەتن بۆی ئەگەر هەر هەوڵێک هەبێ بۆ هێرشکردنە سەر هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە تیارەی هێزە ئاسمانیەکانی چ عێراق چێ هاوپەیمانی نێودەوڵەتی ئامادەن و بەشدارە بن لە بەرگریکردن لە شاری کەرکووکدا. باشە. یەکێک لە هۆکارەکان یەکێک لەو ڕێگانەی کە چەکدارانی داعش تاوەکو ئێستا بەرامبەر بە هێزی پێشمەرگە بەکاری دەهێنێت ڕێگای تۆنێلە. ینی بەشێک لە بەرپرسانی ئەمنی ئەمڕۆ باسییان لەوە کرد ئەوانەی کە لە نێو شاری کەرکووک کوژراون چەکدارانی داعش سەر و سیمایان بە کەسانی نێوخۆی شارەکە نەدەچوو بە کەسانی غەریب دەچوو. ئایا ئەنی پێشببینی ئەوە دەکرێت لە ڕێگای تۆنێلێکی دوور و درێژەوە سەنگەرەکانی پێشمەرگەیان بڕیبێەوە چەکدارانی داعش لە ڕێگەی ئەو تۆنێلەوە دەزان کردبێتە شاری کەرکووک ئەمە بە دوور دەبینن؟ ئەوەی تاکو ئێستاکە معلومە بەڵێ هەندێک لەو هێزانەی کە هاتوون و کوژراون سەروسیمایان پێچێ لە دەرەوەی شاری کەرکووک هاتبێتن بەڵام چۆنی هاتنیان ئەوە هێزامنیەکان خەڵکیانش دەستگیر کردووە لێیان و ڕێوشێنی خۆیان هەیە بۆ ئەوەی بزانن لە کوێوە هاتوون و چۆن داخلی شاری کەرکووک بوون. ڕەنگە هەندێک معلوماتمان لابێ بەڵام ناکرێ باسی بکەین لەبەرەوەی ئێمە پەیوەندی بە تحقیقەوە هەیە و بۆیە چۆنیەتی هاتنیان و ئەوە ئەمە هەمووی تحقیقی تیاکرێ و دواتر دەرەکەوێ کە چۆن هاتوون ئەوەی ئەوترێت تاکو ئێستاکە هەمووی تەکەهونات و تەوەقعاتە لەبەرەوەی تاکو ئێستاکە تحقیق تەواو نەبووە ناتوانانی بە وردی بڵێ چۆن هاتوون و لە کوێوە هاتوونە ئەگەر چی هەندێک سەرەداو هەیە ئازانرێ بۆ نمونە مجموعەیەکیان چۆن داخل بوونە بەڵام مجموعەکەی تر چۆن هاتوون مجموعەکەی تر چۆن هاوکاریان بوونە لە ناو شاری کەرکووک و تەنسیقەکەوانە ئەوە هێزە ئەمنیەکان بەتەکید لە ماوەی داهاتوودا کە تحقیقی وردەکەن دەرەکەوێ کە ئەم هێزەیان چۆن پێکهێناوەوە پەلەماری ئەم ناوچانەی کەرکووکیان داوە. باشە ئەم ڕووداوایی کە ئەمڕۆ لە شاری کەرکووک ڕوویدا ینی چی لێ دەکەوێتەوە؟ ئایا گۆڕانکاری لە سیاسەتی ئیدارەی پارێزگای کەرکووک بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاوارەکان بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕێوشوێنەکانی ئەمنی گۆڕانکاری بەسەردادێ؟ ئاوارەیەکی گەلێ زۆر لە کەرکووک هەیە و هەندێکیان هەر بە سەر و سیمایەنەوە دیارە ئەمانە زۆر تونڕەون هەندێکیان لە شارەکانی خۆیان قەزایی ئیرهابیان لەسرە ئەمر قەبزیان لەسرە بۆیە ناکرێت ئیتر ئیدارەی کەرکووک نەرم بێ لەگەڵ بوونی ئەم نازیحانە بە تایبەتی من لە هەندێک عەرەبی سوننەی کە دژی ئیرهابن باسی یەکەن ئەیانوت زۆربەی لەوانەی کە خەڵکی دیالەن خەڵکی هەندێک منتیقەکانی ترن هاتوونەتە شاری کەرکووک ئیرهابین ئێمەش حەزەکەین دەریان بکەن لە شاری کەرکووک بۆیە کاتی ئەوە هاتووە لە دوای ئەمە مراجعەی کۆی پلانی ئەمنی شاری کەرکووک بکرێەوە نازیح و ئەوانەی لە ژێر ناونیشانی ئینسانی و ئاوارەبوون هاتوونە ئەبێ ئیزراعاتی توندیان لەگەڵ بکرێت بە تایبەتی ئەوانەی کە منتیقەکانیان ڕزگار کراوەتر هیچ زۆرە داعیەک نەماوە مبەڕێک نەماوە ئەمان لە شاری کەرکووک بن پێویستە دەربکرێن بگەڕێنرێنەوە شارەکانی خۆیان و ئەمانەی تریش کە ماون و منتیقەکانیان ڕزگار نەکراوە ئەبێ ڕێوشوێنێکی ئەمنی بدۆزرێتەوە کە لە یەک جێ کۆ بکرێنەوە و ژێر کۆنتترۆڵی هێزەکانی ئەمنی بن و جارێکی تر ئاوا بەم شێوەیە یاری بە مقدراتی ئەمنی و چارەنووسی خەڵکی کەرکووکەوە نەکەن و پشێوی ئەمنی ئاوا لە شاری کەرکووک دروست نەکەن. دیارە بەڕێستان بە پێوە وەستاون و لە بەرەی شەردان ماندوون بەڵام دوا پرسیارم بەوە کۆتایی دەهێنم پێم باشە لە ڕێگای کوردستان 24ەوە ئەگەر پەیامێکتان هەبیت بۆ خەڵکی شاری کەرکووک دەتوانن بیخەنەڕوو. وەڵام من پێشتر سڵاوم بۆ کاک لیوا بەختیار هەیە بەوای ئەوەی سیستەمی بەرنمەکەوا بوو من زیاتر قسەم کردو ئەو چاوەڕێی کردووە داوای لێبوردنی لێکەم
ئەمێنێتەوە پەیامم بۆ خەڵکی خۆڕاگری کەرکک ئەوەی ئێمە ئەو دڵسۆزەی لە خەڵکی کەرکک بینیومانە لە هیچ جێگایەکی تر نییە ئەمان ئەوەنە دڵسۆز و ئەوەنە بەهورە و ئەوەنە بە معنەویاتن هاوشانی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ئەمنیەکان شەڕیان کردووە ئەوان فاکتەری سەرەکی بوونە بۆ ئەوەی تیرۆرستان نەتوانن جێگای تر لە ناو شاری کەرکک داگیر بکەن بەڵام لە هەمان کاتیشدا پەیامەکەم ئەوەیە ئەم شەڕێکە پێویستی بە هێزی منەظەمی ئەمنی هەیە کە بتوانن وەزعەکە کۆنتترۆل بکەن و چۆن بتوانن ئەو جێگایانەی داگیر کراوە وەری بگرنەوە ڕەنگە بە هێزی نامونەظەم قرس بێ و زیانمان لێ بکەوێ بۆیە چەندێک سوپاسیانەکەین کە ئەوان هاوکاری هێزە ئەمنیەکانن لە شاری کەرکک سوپاسیانەکەین کە ڕێگا بدەن هێزە ئەمنیەکان خۆیان بە کارەکەیان هەڵبسن تاکو بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو جیانە کۆنتترۆل بکەن و کەمترین زیانی لێ بکەوێتەوە لەبەر ئەوەی بوونی ئەوان لەگەڵ زۆر جار تێکەڵبوونیان لەگەڵ هێزە ئەمنیەکان هەم پلانەکان ڕەنگە بشێوێنێ و هەم زیانمان لێ بکەوێتەوە لەبەر ئەوەی ئەوان شەڕێکی تەکتیکیەکان و زۆربەی شەهیدەکانمان ئەو هاوڵاتی خۆبەخشانن و زەرەر هەندێک جار بە هێزە ئەمنیەکانیشمانە دەین بۆیە سوپاسیانەکەین هاوکاری ئەو هێزانە بکەن کە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و چوونەتە ئەو جیانە و کاریان ئەوەیە ئەو منتیقەیە ڕزگار بکەن و هاوکاریان بن بۆ ئەوەی زیاتر زیانی زیاتر لە هێزەکانمان نەکەوێت. بەڵێ خالید شوانی ئەندامی سەرکردایەتی ئەچێتی نیشتیمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە بە تایبەت لە گەڕکی ڕووبەی شاری کەرکک لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. زۆر سپاس بۆیەوەش. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام ئێستا دەچینە ناو بڕێک و دواتر دەگەڕینەوە خزمەتان. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ ئەمڕۆ تەورەکەی تایبەتە بە ڕووداوەکانی ئەمڕۆی شاری کەرکووک کە کەمێک بەر لە ئێستا خالیشوانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمان بوو ئێستاش هەر درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ بەڕێز لیوا ڕوکن بەختیار محەممەد ڕاوشکاری سەربازی لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز بەختیار بەخێربێن بۆ باسی ڕۆژ. ببوورە لە سەرەتادا تۆمان ڕاگرت دیارە کە خالید بە پێوە وەستاو بوو. لەوە دەست پێ دەکەم بۆ ئەم ڕووداوە لە شاری کەرکووک ڕوویدا. ئەم ڕووداوە لە چێوە سەرچاوی گرت؟ بەڵێ ڕێز و حرمەتم بۆ برای خۆشەویستم کا خالید و سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی 24 خۆشەویستیم بۆ خەڵکی کەرکووکی بەڕێز و قارەمان. طبعا ئەم ڕووداوی کە ئەمڕۆ ڕوویدا لە کەرکووک ڕووداوێکی متەوەقعە شتێکی مفاجئە نیە. داعش دوای ئەوەی کەوا گورزێکی کوشندەی بەرکەوت لە مووسڵ دێ بۆ ئەوەی زەختەکەی لەسەر مووسڵ کەم بێتەوە لەو پێشڕەوانەی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ هێزە ئەمنیەکانی عێراق ئەوێت سەرهێشەیەک بۆ هێزی پێشمەرگە دروستکە. دوو نزیکترین شوێن بۆ ئەوەی بتوانێت زەختەکە لەسەر مووسڵ کەم کاتەوە سەدی مووسڵە کە متەوەقعە لەگەڵ لە حەویجەوە بەرەو کەرکووک ئەوە بوو لە کەرکووک ئەم ئیشەی کرد. طبعا ئێشێک لە سەبەبەکانی ئەوەیەکەوە زەخت لەسەر جەبهەی مووسڵ کەم کاتەوە. ئێشێک لەوانەی کە بەڕاستی هەندێک خەڵکی داعش کە لەگەڵ ئاوارەکانە داخل بوون گیراون. ئێشە لە هەدەفەکانی کەی بە تەوەقعی من ئەوەیەکەوە بتوانێت ئەو کەسانی کە گیراون بتوانێت بەریاندات. لە هەمان کاتە زەجێیشی ئەعلامیش دروست کات و تەسەورەکەم مەبەست ئەوە بووە ئەو کەسانەی کە پەیوەندیان لەگەڵ داعشە بۆ ئێستا لە بەندیخانەن یەکێک لە ئامانجەکانی بەڵێ ئێشێک لە ئامانجەکان ئەوەیە زەختێک لەسەر موڵکە کە ئامانجی هەرە گەورێتی زەخت لەسەر مووسڵ کەم کاتەوە. ئامانجێکی ئەوەی ئەوە زانێ هەندێک هێز لەوانەیە لە کەرکووکەوە هەندێک هێز جوڵاون بۆ پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ داعش زانیاری هەیە. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێیەم هەندێک کەس گیراون ئەوەی چ ئەوەی کە کۆن گیراوە چ ئەوەی کە لەگەڵ ئاوارەکانە هاتوون هێزی پێشمەرگەی کوردستان و دەستگای ئەمنیەکانی کەرکووک خەڵکیی زۆریان گرتووە کە لەگەڵ لە چەند مانگی پێشوە یا لە چەند ڕۆژی پێشوە لەگەڵ ئاوارەکانە داخلی کەرکووک بوونە. و ئەوەی کە من لێ تێگەیشتوم ئامانجی داعش زۆر لەوە گەورەتر بووکەوە هەندێک ئاژاوە لە هەندێک بینا و گەڕەکە دروستکە. بەڕاستی لەگەڵ دروستبوونی ئاژاوە لە ناو شاری کەرکووک چوونە ناو بینا و چوونە سەر هەندێک بینا هێرشێکشان لە ڕۆژاوای کەرکووکەوە دەست پێ کردووە.
بۆ سەر میحوەری 4 و بۆ سەر میحوەری 5 لە هەمان کاتە هەندێک گوند هەیە کە لە پشتی هێڵەکانی بەرگری هێزی پێشمەرگەوەن وەکو گوندی قەرەتەپە و گوندی قوتان داعشەکان هاتوونەتە ئەوێەوە دیارە پرۆگرامی ئەویان هەبووە کە بەرنمەیەشی گەورەتر بتوانن خەتی سەدی هێزی پێشمەرگە بشێن و داخلی هەندێک ڕەشی کەرکوشیش بن بەڕاست باش ئامانجەکانی خۆیان پێکە ئامانجەکانیان فەشەلی هێنا تەنها ئەو زەجەی ئەلامی کە دروستیان کردو هەندێک ئاژاوە و قەلەقیەک لە ناو شاری کەرکووک هێزی پێشمەرگەی کوردستان لە هێڵەکانی بەرگری هەرزوو توانی هێرشەکانیان بشێنێت و هەرزوو پیلانەکەیان پوچەڵ کاتەوە و ئەو شوێنانی کەوا چوو بنە ناوە لە پشتی هێزی پێشمەرگە بیگرێت و هەرچی داعشێ لەوێ بیکوژێ ئەوەی مابووە لە ناو شارە دیارە شەڕی ناوشار و بیناکان قورسە بۆیە تەسەورەکەم ئەوش لەوانەیە ئێستا تەواو بوو بێت پێش هاتنی بەرنمەکە یەک شوێن مابوو وتێلێک مابوو چەند چەکدارێکی داعشی لەسەر مابوو تەسەورەکەم ئەوەش هەر تەواو بێ کەواتە توانین بڵین پیلانەکەیان فەشەلی هێنا و گرنگترینی شتیش کە توانی پیلانەکان فەشەل پێبێنێ کەوا خەتی سەدی پێشمەرگە یا هێڵی بەرگری پێشمەرگە نەشکە چونکە هەدەفی ئەوان ئەوە بوو و ئێستاش بەڕاستی زانیاری هەیە تەحەشودێکی زۆری داعش هەیە لە ناوچەی حەویجە و ڕیاز و ڕەشاد و بەرامبەری هێڵەکانی بەرگری چاوەڕێ بوون ئەمڕۆ بتوان لە ناو شار ئاژاوەیەک بنێنەوە بۆی بتوانن هێڵی بەرگریەکە بشکێنن باش داعش نەیتوانی هێڵی بەرگری پێشمەرگە بشکێن پرسیار لێرەدا ئەوەیە ئەگەر داعش ئامانجیەوە بوو بێ فشاری سەر مووسڵ کەم بکاتەوە ئایا پلانی ڕزگارکردنی مووسڵ لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە دوای هێرشەکەی داعش بۆ سەر کەرکووک گۆڕانکاری بەسەر داهاتووە بەتەشید گۆڕانکاری بەسەرا نایەت هێزی پێشمەرگەی کوردستان دەستگا ئەمنیەکان بەتەشید مراجعەیەکی وەزعی خۆیانەکەنەوە و ئەو پلانی کە بۆ ڕزگارکردنی مووسڵ دانراوە و ئەو پلانی کەوا بۆ هێزی پێشمەرگە دانراوە بەردەوامە بێت و هیچ تەسیرێکی نابێت لەبەرەوەی ئەوەی کە داعش کردوێتی متەوەقع بووە ئەوەی کە داعش کردوێتی شتێکی مفاجئە نەبووە هەمومانەمانزانی پێش ئەوەی پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ دەست پێ بکات قیاداتی داعش تەعمیمێکیان بۆ داعش کردووەکەوە ئەگەر کاتێک هێرش کرایە سەر مووسڵ هەم بۆ سەر هێزە عێراقیەکان لەو شوێنانی کە ئەتوانن هەم بۆ سەر هێزی پێشمەرگە لەو شوێنانی کە ئەتوانن مشاغلەیان کەن عملیاتی ئیرهابی و عملیاتی نەوعی بکەن بۆی بتوانن تەخیری هێزی پێشمەرگە بکەن و هێزە عێراقیەکان بکەن لە پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵە باش هەتا ئێستا زانیاری ئەوەتان لەلایە کە چەند چەکدار داخلی سنووری شاری کەرکووک بۆ چەندیشیان کوژراوە زانیاری دقیقمان نییە لە بەرەوەی پرۆسیسەکە تەواو نەبووە لەوانەیە ئێستاک تەواو بوو بێت زانیاری دقیق نییە بەڵام پێشبینی بەڵام بەتەشید ئەوەی کە عملیاتێکی ئەوهاکە نەوعی لە 15 بۆ 20 چەکدار زیاتر نابێت لە ناو شارە دیارە ئەوانە ئەگەر ناجیح بوو نایە خەڵکەیە شانەی نووسووە لەوانەیە چاوەڕێیان بۆ لە هەمان کاتە خەتی هێڵی بەرگری پێشمەرگەش بشێ بۆی شتی زیاتر بکەن بەڵام ئەوەی کە ئەو کارانەکە لە 15 بۆ 20 کەس تێناپەڕێت لەبەرەوە عملیاتی نەوعیە و بۆ ئەو مەسەلەیەش بەڕاستی باشترین شت کە تۆ بتانی نێڵی ئەم شتانە دووبارە بێتەوە لەبەرەوەی کەشتەکە ڕوویدا چەکدارێکی خۆکوش دەچێتە سەر بینایەک تۆ مەجبوری ئەبێ یا بیناکە بڵێن تر بە ئەنواع چەک بەکاری بێنی یاوەخود تیمێکی تایبەت بتوانێت چارەسەری ئەو داعشە بکە یا ئەو تیرۆرستە بکە کە لەو بینایە بۆیە باشترین شت دەستگا هەواڵگریەکان و دەستگا هەواڵگرەکانی پێشمەرگە و دەستگا هەواڵگرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێش ڕوودانەکە پێڵێن عملیاتی ئیستیباقی پێش ئەوەی ڕووبدا پێش ئەوەی شەخصەکە بیکات تۆ بتانی بیگریت و ئەوەش متەوەقع ینی ئێمە زانین داعشکەوە گورزی کوشندەی بەرەکەوێت لە مووسڵ پەنا باتە بەر شانە نووسەکانی پەنا باتە بەر ڕوودانی تەقینەوە و کاری خۆکوژی لە ناو شارەکان ئێمە بێتەوە قوعکەین لە شارەکانی کوردستانیش لە هەولێر و لە سلێمانیش و لە هەندێک شار و شارۆچەی کەش ئەوە بکرێتەوە دەبێ ئامادە باشیەکی تەواو هەبێ هەم لەلایەن هاوڵاتی و هەم لەلایەن هێزەکانی ئەمنی و هێزەکانی پێشمەرگەوە ئەوەی ئەمڕۆ ئێمە بینیمان کە لە چوارچەوەی ڕۆماڵەکەی کوردستان وچار کە بە شێوەی ڕاستەوخۆ ئێمە دیمەنەکانمان دەگواستەوە زۆر جار ئەوەمان بەدی دەکرد کە
هێزەکانی ئاسایشی شاری کەرکووک و تەنانەت پێشمەرگە و کەسانی خۆ بەخشش کە بەشداریان کردبوو چەکی سووکیان بەکاردەهینە بە تایبەت هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش. بەکارهێنانی چەکی سووک کە وەک دەزانرێتن چەکدارێکی خۆکوش لە نێو ئەپارتمانێک باڵەخانەی خۆی حەشار دەدا پێتان وایە ئەمە دەبێتە زوو چارەسەرکردنی گرفتەکە بەکارنەهێنانی چەکی قورس ئایا بۆ ئەوەیە کە چەکی قورس لە دەست هێزەکان نییە یاخود بۆ پاراستنی گیانی خەڵکی دیکەیە کە لەنێو ناوچەیە نزیک. بەڕاستی ئێمە یەکێک لە مشکلەکانی ئێمە ئەوەیە ئەوەندە خەڵکی کەرکووک یا ئەو خەڵکی بەعام خەڵکی کوردستان و بە تایبەت دیارە منتیقەی گەرمیان یا کەرکووک کە ڕوویداوە خەڵکەکە ئەوەندە بە حەماسە بەڕاستی ئەوەندەی خەڵکی خۆبەخش دێتە پێشەوە لەوانەیە جاری وایە کارەکە لە هێزە ئەمنیەکانی شتێک دەن شەرتیش نییە هەموو عملیەشی تیرۆریستی بڵێ ئەمە چەشی سووکە جاری وایە بە غازێکی فرمێسک ڕێش کە چەشێکی یانی ناتوانێت خەڵکی پێ بکوژی ئەتوانی گەورەترین عملی تیرۆریستی فەشەل پێبێنی لەبەرەوە شەر نییە جۆرە چەشێک بەکاردێنی هەموو چەشێک لە شوێنی خۆیان بەکاردێ بەڵام شەردەوەیە ئەو هێزەی کە معالەجەی چارەسەری ئەو کارە تیرۆستەکە بێ هێزێکی تایبەتی مەشق پێکراو بێ بەڵام ئێمە زۆر جار حەماس و قارەمانێتی خەڵکەکە واکە کە بێت بە هاوکاری بەهانای هێزە ئەمنیەکانەوە جاری وایە پرۆسەسەکە تاخیرەکات یاوەخو جاری وایە هەندێک خەسائیرە دەین کەوا بەڕاستی گوناح بە بەلاش ئەڕوا باش هۆکاری دواخستنی ئۆپراسیۆنەکە یاخود درێژە کێشانی ئۆپراسیۆنەکە لە شاری کەرکووک وەک جەنابتان باسی لەوە دەکەن ژمارەی کەمی سەربازانی چەکدارانی داعش لە نێو شاری مووسڵدا هەبووە بۆچی دەگەڕێتەوە بە بۆچوونی ئەوە لە ڕووی سەربازیەوە. بەڵێ سەرەتا طبعاً ئەم کارە خۆکوژیانە لە هەچ وڵاتێکا ڕووبدا لە هەر شوێنێکا ڕووبدا ئەخیانێ لەبەر ئەوەی هێزە ئەمنیەکان بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان ئەبێ زۆر بە عاقلی و بە بەرنامە بتوانن چارەسەریکەن ئەمە یەکێکە لە سەبەبەکان لەبەرەی تۆ لە ناو خەڵکی سڤیلە هێزە ئەمنیەکان وەکو داعش نییە وەکو تیرۆریستێک نییە تیرۆریستێک زۆرترین خەسارەتدا بەڵام هێزە ئەمنیەکە ئەوێ خەڵکە سڤیلەکە پارێزێ ئەمە سەبەبی ڕئیسیەکەوە کارەکە تاخیرەکە کارێکەکەەوە تاخیرەکە بەڕاستی وەکو باسم کرد خەڵکی ئێمە خەڵکێکی مندەفعە خەڵکێکی شۆڕژێڕە نیشتمان پەروەرە هەتا وەکو دە کەس لە هێزە ئەمنیەکان دێن لەوانەیە دووقاتی ئەوە خەڵکی خۆبەخش بێ ئەمەش یەکێکە لە سەبەبەکانی کەیکەوە نایەڵێت ئەو کارانە تاخیر کات لە چارەسەرکردنەکە. باش ئێستا قسەی زۆر لەسەر ڕزگارکردنی حەوێجێ ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە بە پێویستی دەزانن لە ماوەی نزیکی داهاتوودا حەوێجە ڕزگار بکرێت بۆ ئەوی تەواوی ئاسایشی شاری کەرکووک بپارێزرێ بەتەئکید تاوەکو حەویجە بمێنێ هەر زووتریش بەڕاستی زۆربەی کارە تیرۆریستەکانی کەوا لە کەرکووکە کرا زۆربەی لە ڕۆژ ئاوای کەرکووکەوە هات کە حەویجە و ڕیاض و ڕەشادە بە نیسبەتی حەویجەوە لەگەڵ عێراقیەکان وەزارەتی پێشمەرگە دانیشتۆ قسەی کردووە قسەیەکە بووکەوە پێش پرۆسی ڕزگارکردنی مووسڵ حەویجە ڕزگار کرێ دوایی قسەی ئەوە کراکەوە لەگەڵ هەماهەنگ لەگەڵ ڕزگارکردنی مووسڵە حەویجەش ڕزگار کرێ دیارە ئێستا پێشتر نەکرا بەڵام پرۆسی ڕزگارکردنی مووسیش لەوانەیە کاتەکەی محەدد نییە بۆیە ئێستا ئەکرێت هەماهەنگ لەگەڵ ڕزگارکردنی مووسڵە حەویجەش بکرێ یاوە خۆت بخرێتە دوای ڕزگارکردنی مووسڵەوە تازەوای لێ هاتووە بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان هەموو دقەیەک ئامادەیی دەربڕیوە بۆ ڕزگارکردنی حەویجە بەڵام دیارە جوابدانەوەکە لە لایەن حکوومەتی ئیتیحادیەوە تەخیر بووە یاوەکو پێویست نەهاتوونەتە پێشەوە بۆیە هێزی پێشمەرگەی کوردستان ئامادە بووە ئێستاش هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەی دەربڕیوە هەماهەنگ ئەوەندە هێزمانەیەکە پرۆسەی مووسڵیشکەین بەشداربین لە هەمان کاتە لە ڕزگارکردنی حەویجەجا بەشداربین ئەگەر نەبوو دوای ڕزگارکردنی مووسڵ. باش دیارە شەڕکردنی چەکدارانی داعش شەڕکردنێکی ئاسان نییە و بەو پێیکە زۆربەی وڵاتانی دنیا هاوکاری هێزی پێشمەرگە دەکەن و سوپای عێراقیش دەکەن لە ڕووبەڕووبوونەوەی چەکدارانی داعش چونکە زۆر بێبەزەیانە و دش بە بنەماکانی مافی مرۆڤ شەڕ دەکەن وەکو دیترە ئەمڕۆ لە سەنگەرەکانی پێشمەرگە شەڕ ناکەن دێنە ناو خەڵکی سیڤیل بەکاردێنن. پرسیارەکەم لێرەدا ئەوەیە ئایا هێزی پێشمەرگەی
کوردستان ئەو هێزەی هەیە کە تەواوی ئەو سنوورە جوگرافیا کە دەگوترێت 1200 کیلۆمەترێک دەبێ هەمووی بە تەواتی بپارێزێ. بەتەشید ئێستا هێزی پێشمەری کوردستان ئەتوانی بڵێ لە خانەقینەوە تاوەکو دووس پارێزراوە دراوسێمان دوژمنمان دراوسێ نەماوە ئەوەی کە دراوسێمانە هێزە ئەمنیەکانی عێراقا لە دووزەوە هەتاوەکو شەنگار ئێمە ئێستا دراوسەکەمان یا مقابیلەکەمان داعشە کە دوژمنمانە تا ئێستا هێزی پێشمەرگە توانیوەتی بیپارێزێ سەرەتا هێزی پێشمەرگە لە حاڵەتی بەرگریا بوو بەڵام ئێستا هێزی پێشمەرگە لە حاڵەتی هێرشایە و لە سەتا ئەتوانم بڵێم سێی خاشی کوردستان کەوا کوردستانی و لە دەرەوەی حکوومەتی هەرێمە ماوەکەوا هێزی پێشمەکە ڕزگاریکە بۆی هێزی پێشمەری کوردستان بە عەمەلی سەلماندوێتی پارێزەری کوردستان بووە و ئەو لە سەتا سێژ ماوەتەوە لە چەند ڕۆژی داهاتوە ئیشەڵا ئەوەش ڕزگارەکرێت و مشکلەیەکمان نامێنێ دوای ئەوەش کە هێزە عێراقیەکان ئەچن بەرە و مووسڵ ئەو ساکە ئێمە دراوسێمان داعش نامێنێ هێزە ئەمنیەکانی عێراقەمێنێ. زۆر باشە. دیارە هێزی پێشمەرگەی کوردستان لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە پشتی تەواوی پێدەبەسترێ دوێنێ لە باسی ڕۆژدا گوتەبێژی هێزەکانی هاوپەیمانان بۆ کوردستان 24 قسەی کرد باسی لەوە کرد ئەوان ینی پشت بە هێزەکانی پێشمەرگە دەبەستن و پێیان وایە هێزی پێشمەرگەی کوردستان توانای ئەوەی هەیە چەکدارانی داعش لەناو ببە. ئەوەی تا ئێستا پێشمەرگە کردوێتی لە دەشتایی بووە شەڕەکان زێدەتر لە دەرەوەی شار بووە. پرسیاری من لێرەدا ئەوەیە ئایا پێشمەرگە ئەزمموی هەیە لە شەڕی نێو شاردا ئەو مەشقەی بینیوە وەکو پێویست؟ هێزی پێشمەری کوردستان ئێمە هێزی پێشمەرگە توانی شەنگار ڕزگارکە خۆ شەنگار شارێکی گەورەیە هێزی پێشمەری کوردستان توانی چەندەها گوند و ناحیەوەکو جەلەولا ڕزگارکە کەواتە ئێمە هێزی پێشمەری کوردستان بە عەمەلی سەلماندوێتی کەوا ئەتوانێت شەڕی شار و دەشتیش بکە ئیشاخیش بکە بەڵام هێزی پێشمەری کوردستان لە ئاستی ئەو توموحەی فەرماندەکانی هێزی پێشمەرگەیە لە مەشقان نەخێر بەڕاستی هێزی پێشمەرگە مەشقی زیاتری ئەوێ تەجهیزاتی زیاتری ئەوێ چەک و ئەسلیحەی زیاتری ئەوێ ئەجهیزە و پێداویستی زیاتری ئەوێ بەڵام بە عەمەلی هێزی پێشمەری کوردستان شەڕی شار و شاخ و دەشیشی کردووە بەڵێ کردوێتی نمونەشمان شەنگارە نمونەشمان جەلەولایە. باش هەرچەندە وڵاتانی هاوپەیمانان کە تیمی زۆریان هەیە لە هەرێمی کوردستان مەشق بە هێزی پێشمەرگەی کوردستان دەدەن بە شێوەیەکی ئەکادمی بەڵام زۆر جار ئێمە گوێبیستی پێشمەرگەکان دەبین کە ئازایەتی هێزی پێشمەرگە چاونەترسی هێزی پێشمەرگە زۆر جار وا دەکات کە ببێت بە قوربانی شەڕەکان. مەبەستی من لێرەدا ئەوەیە ئایا ئەو مەشقانەی کە لە ڕابردوو کراوە هێزەکانی پێشمەرگە لە ئەرزی واقع جێبەجێی دەکەن یاخود هەر بەو شێوەیە ینی شەڕ دەکەن کە لە پێشوودا ئەزممویان هەبووە. بەتەشید سەرەتای هاتنی داعش لەوانەیە بتوانم بڵێم لە 150 هێزی پێشمەرگە ئەزمموی شەڕی نەبووە لە 150 بەم دوو ساڵی شەڕی داعش ئەتوانم بڵێم لە 100 هێزی پێشمەرگە ئەزمموی شەڕی داعش فێر بوو. طبعاً لەسەر ئەساسی ماندووبوون و ئارەق و خوێنی هێزی پێشمەرگی کوردستان بەڕاستی بەڵێ هێزی هاوپەیمانانیش مەشق بە پێشمەرگاکەن هەموو مەشقێک ئیسیفادەی خۆی هەیە مەشق نییە ئیسیفادەی خۆی نەبێ بەڵام لەوانەیە هێزی پێشمەرگا هەندێک تەجهیزات و هەندێک پێداویستی سەربازی هەبێ نوقسانی هەبێت بەڵێ هێزی هاوپەیمانان هاوکارمانەکەن بۆ نمونە باسی قیناعی کیمیاوی دەکرێت. هێزی پێشمەرگی کوردستان قیناعی کیمیاوی وەرگرتووە وەکو هاوکاری لە هاوپەی بەڵام ئایا بۆ هەموو هێزی پێشمەرگە وەرگیراوە نەخێر بۆ نمونە هێزی پێشمەرگی کوردستان درعی وەرگرتووە بۆ ئامادەکراوە بەڵام هەموو تاشێکی هێزی پێشمەرگی کوردستان درع و خوزەی هەیە نەخێر بۆیە زیاترینی هێزی پێشمەرگی کوردستان بە تەجروبەی مەیدانی لەسەر ئەساسی ئارەق و خوێن و ماندووبوونی خۆی تەجروبەکەی وەرگرتووە بەڵام لە هەمان کاتیشا ئەو مەشقانەشی کە پێیەکرێت بەڕاستی ئیسیفادەی هەیە ناتوانانی بڵێ هیچ مەشقی سەربازی بێفایدێ. باشە پێم خۆشەوە بپرسم هەرچەندە پێم وایە سوپای عێراق لە ڕووی چەک و تەقەمەنیەوە لە پێشمەرگە باشتر ئامادەکاری کردبێ بە بەراورد لەگەڵ سوپای عێراق
چەک و تەقەمەنی هێزی پێشمەرگە چۆن دەبیندرێ؟ ئایا سوپای عێراق حکوومەتی عێراق هاوبەشی دەکات لەگەڵ هێزی پێشمەرگە لەو چەکانەی کە لە بەردەستی سوپای عێراقە؟ بەتەکید پێش هاتنی داعش یا هەتا هاتنی داعشیش ئەو چەکەی کە بە هێزی پێشمەرگەی کوردستان بووە ئەو چەکە بووکەوە بە شەهامەت و پیاوەتی خۆی لە شەڕەکانی لەگەڵ دوژمنانی کووردا دەستی کەوتووە. ئایا گەتر لە شەڕی سوپای پێش کاتی سەدام بێ یاوە خود لە شەڕی داعشا بوو بێ. لە کاتی هاتنی داعشا هاوکاریە کاتووە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئی هاوپەیمانانە ئەویش لە مستەوای پێویستانی سەبارەت بە عێراق بە عێراقیش کەمێک یارمەتی هێزی پێشمەرگەی کردووە بەڵام نە لە مستەوای تموحی هێزی پێشمەرگەی کوردستانایە نە لە مستەوای تەزحی هێزی پێشمەرگەی کوردستانایە. باش دیارە لە قسەکانی تۆدا گوێبیستی ئەوە بووم چەکدارانی داعش هێزیان لە مووسڵەوە بردۆتە حەویجە و جوولان بە هێزەکانی خۆیان کردووە. ئەمە بەمانای ئەوە نییە کە پرۆسی ڕزگارکردنی مووسڵ ئاسانتر ببێت لەلایەن هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقەوە. پرۆسی ڕزگارکردنی مووسڵ بە چوار قۆناغاتیە پەڕێ. قۆناغی یەکەم ئەوە بوو کۆکردنەوەی هێزەکان بوو عێراقیەکان و هێزی پێشمەرگە. قۆناغی دووەم پێشڕەوی بوو بەرەو چواردەورەدانی مەرکەزی مەحافەزەی ئێستا لەو ئێستا ئێمە لە قۆناغی دووەمە. دیارە قۆناغی دووەمیش بە چەند سەفحەیەک جێبەجێکرێت لە هەفتەی مانگەوە دەستی پێکردووە ناوچەیەکی زۆر ئازاد کراوە. هێزی پێشمەرگەی کوردستان ئەو بەرنامانی کە بۆی دانراوە لە چەند ڕۆژی ڕابردووە وەکو خۆی جێبەجێ کردووە. دیارە بەرنامی کەشی هەرماوە و سوپای عێراقیش بەڕاستی پێشڕەوی کردووە بە تایبەت لەو ناوچانەیەکەوە ئەکەوێتە باشووری مووسڵەوە کە ئەکەوێتە نەخێرەکەوێتە باکوور و ڕۆژهەڵاتی مووسڵەوە بەڵێ لە باشووری شەوە کردوێتی بەڵام ئەو ناوچانی کە نزیکە لە پێشمەرگەوە دیارە معنەویاتێکی باشتریشمان داوە بە سوپای عێراق لەوێشەوە بەڕاستی پێشڕەوی باشی کردووە لە باشووری شەوە کردوێتی بەڵام پێشڕەویەکانی لە ڕۆژهەڵات و بڵێن ڕۆژهەڵاتی مووسڵ و لە باشووری مووسڵ کە هەما کە نزیکە لە هێزی پێشمەرگەی کوردستانەوە باشتر پێشڕەوی کردووە. دیارە فەرماندەی هێزەکانی پۆلیسی فیدرالی لە شاری مووسڵ بەڕاشکاوی باسی لەوە کرد کە ئەوان ئەزمون لە هێزی پێشمەرگەی کوردستان دەکەن چکە ئەزمونیان باشترە لە شەڕی داعشدا و دەزان پێشمەرگە بە چ شێوەیەک هێرش بکات چۆن بەرگری لە هێزەکانی خۆی بکە. چاوەڕێ دەکرێت زۆر کەس قسە لەسەر ئەوە دەکە ئایندەی شاری مووسڵ هەندێک پێی وایە کوردخایەن دەبێ هەندێک پێی وایە شەڕەکە درێژخایەن دەبێ بۆ چوونی ئێوە ئەگەر بە کورتی وەڵام من بدەیت. بەڵێ بەتەکید پرۆسێسەکە ئێستا زۆر بازڕێشتووە تەوەقع ئەکرێ وەختێکی بێت ڕزگارکردنی مووسڵ بە تایبەت مەرحەلی دووەم لەوانەیە ئاسانتر بێ بەڵام مەرحەلی سێم کە چوونە ناو شاری مووسڵەوەیە تەسەورەکرێت هەندێک مقاوم و هەندێک کاتی زیاتری بوێت بەتەکید کاتی ئەوێ ناتوانین کاتێک تەحدید کەیت بڵێ لە ئەو کاتەیە من مووسڵ ڕزگارەکەم بەڵام بەتەکید کاتی ئەوێت. بەڵێ دیارە هاوکارانم پێم دەڵێن کات تەواو بەڕێز دیوار ڕوکن بەختیار محەممەد ڕاوشکاری سەربازی لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان بەشدارن. سپاس بۆ جەنابیشتان ڕێز و حرمەتم بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و درا و سڵاو و درود بۆ شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بەخێر.